سڵاوتان لێبێت بینەران و بیسەرانی ڕادیۆ تەلەڤیزیۆنی سلێمانی ئەم کاتتان باش من بەسوون محەممەدم بەرنامەی پرسی هەفتەی ئەم هەفتەیەتان پێشکەش دەکەم. تەوەری ئەم هەفتەیەمان هێزی پێشمەرگەی کوردستانە، ئەو هێزەی کە ئەفسانەی داعشی تێکشکاند و لە بری هەموو جیهان شەڕی کرد. پارتی دیموکراتی کوردستان بەردەوام داکۆکی لە هێزی پێشمەرگەی کوردستان کردووە. لە خولی شەشەمی پەرلەمانی کوردستان کە ئێستا هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان و لە کاتی بانگەشەی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دایم بۆ خولی شەشەم دەکرێت. پارتی دیموکراتی کوردستان چی دەکات بۆی هێزی پێشمەرگەی کوردستان یان هەرێمی کوردستان ببێتە خاوەن هێزێکی پڕچەکی تۆکمە یەکگرتوو و چۆن کار دەکات بۆ ئەوەی کوردستان بە پارێزراوی بمێنێتەوە. ئەمە تەوەری بەرنامەکەمانە بێت بە میوانداری سەردار شەهید کوێخا ڕەسوڵ مالومەیی کاندیدی ژمارە 37 لەسەر لیستی 190 پارتی دیموکراتی کوردستان کە بە خۆشحاڵیەوە لا بەرنامەکەمان لامان میوانە. کاک سەردار بەخێر بەی خۆشحاڵی. سپاس بۆ ئێوە، زۆر من زیاتر خۆشحاڵم. کاک سەردار دەمەوێت بگەڕێمەوە بۆ سەرەتای شەڕی داعش. هێزی پێشمەرگەی کوردستان کاتێک کە هەرێمی کوردستان گەمارویەکی زۆر درابوو لەلایەن دژمنانی کوردستانەوە، داعش هێزێکی دوڕندەی پڕچەک بوو کە چەکی سوپای عێراقی بەشێکی زۆری کەوت بۆ دەست. هێزی پێشمەرگەی کوردستان توانی پارێزگاری لە قەواری هەرێمی کوردستان بکات. ئێستا کە بانگەشەی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بۆ خولی شەشەمە، پارتی دیموکراتی کوردستان دەیەوێت چۆن هێزی پێشمەرگەی کوردستان یەک بخاتەوە، چۆن پارێزگاری لە قەواری هەرێمی کوردستان بکات. بەڕێزت وەکو کاندیدێک کە چوویتە پەرلەمانی کوردستان چی ئەکەن بۆ ئەوەی کوردستان هەمیشە بە ئارامی بمێنێتەوە؟ زۆر سپاس کاکە بێسوون، سپاس بۆ تەلەڤیزیۆنی سلێمانی. سەرەتای دەستپێکی داعش لە 2014 ئێمە هێزێکی یەکگرتووی سوپای یەکگرتووی کوردستان بووین لە دەوروبەری کوڵەجۆ و عەلۆش و ئەو سنوورانە کە ترۆریستانی داعش هاتن و هێرشیان هێنا بە تەقریبەن 300 کەسەوە توانیان ناوچەی مووسڵ و تکریت و ئەنبار و دیالە بە شێوەیەکی زیاد کۆنتڕۆڵ بکەن. هێزەکانی پێشمەرگەی کوردستان هەر لە شنگالەوە تاکو و زاخۆ تاکو و خانەقین عەفوو ڕوبەڕوویان بووینەوە. لەو ناو هێزانەشە ئەمە هێزی سوپای یەکگرتووی کوردستان بووین لە جەلەولا کە ڕوبەڕوویان بووینەوە. لیوای پێنجی وەزارەتی پێشمەرگە شەرەفی یەکەم شەڕی داعشمان پێ بەخشرا کە لە جەلەولا بیکەین لەگەڵ لیوای سێی وەزارەتی پێشمەرگە لەگەڵ هەموو هێزەکانی پێشمەرگەی کوردستان بەردەوام بووین و بە فەرمانی جەنابی سەرۆک مەسعود بارزانی شەڕی بڕیاری شەڕی سەرتاسەری لە دژی چەکداران و ترۆریستانی داعش ڕاگەنرا لە شنگالەوە تاکو و نەفتخانە. بەڵێ بە کاک سەردار کەوایە بۆچی قسەیەک هەیە هەمیشە دەوترێت و دووبارەیەکەنەوە کە هەرێمی کوردستان هەرێمێکی ئارام نییە ئەگەر هێزی پێشمەرگەی کوردستان نەبووایە. ئێستا حالیەن لەم کات و ساتەدا هەڕەشە لەسەر هەرێمی کوردستان هەیە بە ئەوەی کە چەکدارانی داعش بەشێک لە شانە نووسوەکانیان ماون. ئەمە قوربانیدانی هێزی پێشمەرگەی کوردستانە کەوای کردووە هاوڵاتیان لە شارەکانی سلێمانی، هەولێر و دهۆک و زاخۆ بە ئارامی بنون. هێزی پێشمەرگەی کوردستان بۆ توانیوێتی کە بەرگری لە قەواری هەرێمی کوردستان بکات. خۆی هێزی پێشمەرگەی کوردستان ئەگەر ئەو کەسانەی کە ئەو شتانە ئاڵێن بچنە سنوورەکانی هێزی پێشمەرگە و لەگەڵ حەشد و ترۆریستانی داعش بەودی سنوورەکان ڕاستە لەوێ موچە هەیە، بەڵام ئەمان نییە. بەکارهێنانی زەخت و فشاری بۆ سەر هەرێمی کوردستان بۆی موچەکانی موچەی خەڵکی کوردستان ڕابگیرێ تەنها فیسەبیرە ئارامی کوردستان تێک بچێ. ئەگینامە بەسییانە بۆ دڵسۆزی خەڵکیان نییە. ئەو زەخت و فشارە بەحساب حکوومەتی ئێمە فیدراالیە، بەڵام نەخێر ئێستا بە مەرکەزی بیرەکاتەوە. ئەڵێ ئێمە هەین و ئێوە نین، بەڵام ئارامی کوردستان نەک لە عێراق بگرە لە بەشێکی زۆری شەرقی ئەوسەط باشترە. ئەوی لە سایەی خوا و پێشمەرگە و ئاسایش و پۆلیس و هێزە ئەمنیەکانی کوردستانەیە. بەڵێ ڕۆڵی سەرۆک بارزانی چۆن هەڵەسەنگێنیکە خۆی بەردەوام لە بەرەکانی شەڕی دژ بە داعش بووە و خۆی یەکێک بووە لەوانەی کە بەردەوام حەز دەکات بە پێشمەرگە بانگی بکەی زیاتر بۆی بە سەرۆک بانگی بکەی. چ ڕۆڵێکی هەبوو بۆ ئەوەی ورەی زیاتری هێزی پێشمەرگە بەرز ببێتەوە بۆ ئەوەی داعش نەتوانێت ناوچەکانی تری هەرێمی کوردستان بگری؟ ئەگەر بگەڕێنەوە بۆ سەرەتای شەڕی داعش بەڕاستی لە هەولێر نزیک بوو بۆەوە هێزی پێشمەرگەی کوردستان و کاری زمایی و ڕۆڵی سەرۆک بارزانی نەبوو کە توانی بەر بە داعش ڕابگرێت و هاوپەیمانان بێنێتە سەر هێڵ. بربەریەکانی داعش بەڵێ هەر لە شنگال و لە منطقەی مەخمور و لە حتا کەرکوو هەمووی تا جەلەولاش
داعش نزیک بوونەوە لە هەموو خاڵەکانی کوردستان بەڵام وەک ئەرزم کردی جەنابی سەرۆک کە فەرمانی شەڕی سەرتاسەریدا لە شنگال تا نەفتخانە هەموو هێزی پێشمەرگەی کوردستان بەبێ جیاوازی ملزەم بوون بە فەرمانەکەی جەنابی سەرۆک و خۆشی سەردانی ئێمەی کرد بە خانەقین بە شایدی هەموو برادران کە جەنابی سەرۆک تەشریف هێنایە و سەرپەرشتی ڕاستەخۆ شەڕەکان و میحوەرەکانیە کرد. کاریزمایی جەنابی سەرۆک نەگەڕانەوەی بە 3 مانگ لە بەرەکانی جەنگ ورە و هێز بوو بۆ هێزی پێشمەرگەی کوردستان وەکو فەرماندەی گشتی هێزە چەکدارەکان و سەرۆکی هەرێمی کوردستانی ئەو کات بوونی جەنابی سەرۆک ورە بوو هێز بوو بۆ پێشمەرگە. کەوایە ئێستا کە هەرێمی کوردستان لە ئارامیدایە و بە بەراورد بەو سەرەتای داعش چەند قۆناغێک چوونەتە پێشەوە کە کوردستان تا ڕادەیەک سەقامگیری تایە تا ڕادەیەک ئارامی باشی تایە وەکو کاندیدێک کە بتەوێت بچتە پەرلەمانی کوردستان چی ئەکەن بۆ هێزی پێشمەرگەی کوردستان کارنامەی پارتی دیموکراتی کوردستان چییە بۆ هێزی پێشمەرگەی کوردستان؟ کارنامەی پارتی دیموکراتی کوردستان و بە تایبەتیش من وەکو پێشمەرگەیەکی ناو سەنگەر کە لەگەڵ برا پێشمەرگەکانم سەنگەر بە سەنگەر ڕزگارکردنی شار بە شار و دێ بەدێ لە خزمەتیان نابووم و لەگەڵیان نابووم بەرنامەی پارتی دیموکراتی کوردستان پرچەکردن و بەهێزکردنی هێزی پێشمەرگەی کوردستان و یەکگرتنەوەی هێزی پێشمەرگەی کوردستان لەژێر چەتری حکوومەتی هەرێمی کوردستان و هەرێمی کوردستانە نەمانی هێز بەدەستی حەزب و بەدەستی گروپ و هیچ کەسێکەوە بۆی هەموو هێزەکان ببنە هێزی داکۆکیکار و بەرگریکاری هەرێمی کوردستان تەنها هێزی پێشمەرگە کار بۆ هەرێمی کوردستان بکە و لەژێر باڵی هیچ کەس و لایەنێکان نەمێنێ پشتیوان بەخوا ئەوە بەرنامەی پارتیە. باسی یەکگرتنەوەی هێزی پێشمەرگەی کوردستانت کرد تۆ بوو فەرماندەیەکی پێشمەرگە کە بەردەوام لە بەرەکانی شەڕ بوویت چی شتێک ڕێگر بووە لە ماوەی ڕابردوودا بۆی هێزی پێشمەرگەی کوردستان یەک نەگرێتەوە گرفتەکان چین ئایا حەزبن یاخود لایەنێکی سیاسیە نایەوێ هێزی پێشمەرگەی کوردستان یەک بگرێتەوە بەردەوام جۆمان لە سەرۆک بارزانی بووە کە داکۆکی لەوە کردووە کە هەرێمی کوردستان ببێتە هێزێکی خاوەنی هێزێکی پێشمەرگەی یەکگرت و ئەو چیە ڕێگری لێ یەکگرتنەوەی هێزی پێشمەرگەی کوردستانەکات؟ من بە تەحدید نازانم کێ بەڵام جەنابی سەرۆک پەرلەمان و حکوومەت داوایان کردووە کەو هێزانە یەک بگرنەوە بە کۆی حیزبەکانیش لە ڕووکەشە لە ڕواڵەتە ڕازین و پیان خۆشکە و هێزانە یەک بگرنەوە بەڵام لە ڕاستیدا من نازانم بەڵام کێ ڕێگرە و کێ نەگرنیە ئەگەر هێزی پێشمەرگەی کوردستان یەک بگرێتەوە و لەژێر چەتری حکوومەتی هەرێمی کوردستانە ئەگەر هەڵبژاردەکان بکرێن هەر کەسێک لەسەر ئەو جادەیە ئیعلام بۆ خۆی بک بەبێ بوونی هێز هەر ئەحزابێک هەر گروپێک ئەمە کارێکی زۆر باشە. یەکگرتنەوەی پێشمەرگە شتێکی حتمیە ئەبێ یەک بگرێتەوە چونکە ئێمە لە ناو هێزانەیە بەیەکەوەین وەکو برا بەیەکەوە ئەژین یەکترمان خۆشەوێ خەڵکێکی ینی باش ڕێک خەڵک پێی خۆشە یەکگرتوو بێ هاتا هێزی پێشمەرگەی کوردستانیش ئەو هەستەی هەیە یەکگرتنەوەی هێزی پێشمەرگەی کوردستان و دەرچوون لە دەستی حەزب بۆ هەمومان قازانجە بۆ نەتەوەکە و بۆ خەڵکەکەش ئەبێتە مای خێر. بەڵێ قۆناغەکانی یەکگرتنەوەی هێزی پێشمەرگەی کوردستان ئەوەندەی بەڕێز وەکو فەرماندەیەکی هێزی پێشمەرگە ئاگاداربی تا چەند ڕۆیی وە ینی ئەو ئومێد هەیە کە بەم نزیکانە یەک بگرێتەوە؟ وەڵاهی تەحەدێکی زۆر باش تاسا سیلی وا و دروستکردنی 6 فێرقە یەکی گرتوتەوە و کارێکی زۆر باشە و هاوپەیمانانیش لەسەر خەتن پشگیر و پشتیوانمانن و لە ناوخۆش دەستێکی خێر هەیە ئینشاءڵڵا بۆ یەکگرتنەوە بۆ تەفعیلکردنی خێرا ئەو کارانەی هێزی پێشمەرگە. کاک سەردار لە ڕووی پڕچەکردنی هێزی پێشمەرگەی کوردستان لە ماوەکانی ڕابردوودا لە سەرەتای بەرنامەکەش باسم کرد هێزی پێشمەرگەی کوردستان شەڕی داعشی کرد بە چەکی کڵاشینکۆف بە چەکێکی سووک ڕوبەڕووی درندەترین هێز بووەوە. ئێستا قسەیەک هەیە کە هێزی پێشمەرگەی کوردستان پڕچەک بکرێت بەتایبەت یەکێک لە لایەنە سیاسەکان لە عێراق باس لەواکە کە ئەگەر هێزی پێشمەرگەی کوردستانی پڕچەک بکرێت دەبێتە هۆی مەترسی بۆ سەر تەڕەفێک یاخود پێک هاتەیەک لە عێراقدا ئەمە تا چەند ڕاستە و ئەم لێدوانانە لە چی وە سەرچاواگرێت؟ هێزی پێشمەرگەی کوردستان مێژوویەکی وای هەیە کە خوا نەخواست مەسەلەن دژی پێک هاتەیەک شەڕی کردبێت یا دژی پێک هاتەیەک هەڵوێستی وەرگرتە بێت؟ سەرەتا ئەو شەڕانەی کە هێزی پێشمەرگەی کوردستان لەگەڵ عێراقا کردێتی دێش بە سیاسەتی سیاسیەکانی عێراق و نەک بە گەلی عێراق مەسەلەن لایەنێکی دیاریکراوە شیعە بێ سوننە بێ هەر کەسێک بنا بەعکسەوە
لە کاتی هاتنی داعشە پێشمەرگەی کوردستان توانی عەرەبەکانمان لە کەرکووک لە بەشێکی مووسڵ لە بەشێکی دیالە لەو تیرۆریستانە بپارێزێ و بە تایبەت محەممەد حەلبوسی کە لە پەرلەمان دوور خراوەتەوە ئەوێ بەم قسە ناکۆکانە لەگەڵ پێشووی خۆی بگەڕێتەوە پەرلەمانی کوردستان ئەو مێژووی کۆتایی هاتووە مێژووی لە سیاسەتە کۆتایی هاتەوە باوەڕ ناکەم بۆ قسانە بتوانێت بێتەوە بە سەرۆکی پەرلەمان و ناشبێتەوە کەوایە پێت وایە ئەو قسانی بۆەوەیە بێتەوە بە سەرۆکی پەرلەمان ئەگینا ئەو هەڵوێستی نابوو بە بۆچوونی من ڕێک وایە چونکە حەلبوسی و خزم و کەسوکارەکە و هاوشاریەکانی حەلبوسی و هاو دیانەکانی حەلبوسی کاتێک کە لە ئەنبار و ڕوومادی سقوتی کرد ویسیان بەرەو بەغا بچن لەسەر پردی بەغدا ڕێگریان لێکرانیان هەڵا بچن بۆ بەغا گەڕانەوە پێشمەرگە و هێزی پێشمەرگە و کوردستان بوو توانی خزم و کەسوکارەکەی محەممەد حەلبوسی بپارێزێ یعنی ئەوە نمەک حرامیشە بێوەفاییە بەڵێ سەبارەت بە پڕچەکردنی هێزی پێشمەرگەی کوردستان هاوپەیمانان تا چەند هەماهەنگن تا چەند لەگەڵتانان بۆ ئەوەی کە هێزی پێشمەرگەی کوردستان یەک بگرێتەوە پڕچەک بکرێت ببێت بە خاوەنی هێزێکی هەرێمی کوردستان مەبەستمە ببێت بە خاوەنی هێزێکی یەکگرتووی یاسایی هەرچەند هێزی پێشمەرگەی کوردستان هێزێکی یاساییە بەڵام پڕچەک بکرێت بە پێی ئەو یاسا و ئینانی کە ئەو هاوکاریانی کە بۆ حکوومەتی عراقی هێزی پێشمەرگەی کوردستان چەکی خۆی پێ بدرێت تا چەندم هەماهەنگی هەیە لەگەڵ حکوومەتی عراقی تا چەند هەوڵ ئەدەن بۆ ئەوەی کە لە پەرلەمانی کوردستان لە خولی شەشەم زیاتر هێزی پێشمەرگەی کوردستان پڕچەک بکەن حکوومەتی عراقی پێی خۆش نییە زۆر ڕێگریشە لە پێش 2014 کۆمەڵەچێکی زۆر بۆ ئێمە هاتبوو لە معسکەرەکانی حکوومەتی عراقی هەمووی کەوتە دەست داعش نەدرا بە ئێمە درا بە داعش وەکو موچەکەش وڵاتانی هاوپەیمانان و بە سەرکردایەتی ئەمریکا و ئەڵمانیا و ئیتالیا زۆر پشتگیرن بۆ پێدانی چەکی قورس و یەکگرتنەوە بڕوا بکە ئەوەی من لە دەمی فەرماندە باڵەکان و ئەوان و بیسومە ئەوان لە ئێمە زیاتریان پێخۆشە مسرترن بۆ یەکگرتنەوەی هێزی پێشمەرگەی کوردستان. بەڵێ کاک سەردار حەزەکەم یەک وێنە بیری بەڕێزت بخەمەوە هێزی پێشمەرگەی کوردستان بە تایبەتی لە مەسلەی پێکهاتەکان و پاراستنی هەموو هەرێمی کوردستان و پێکهاتەکان لە سەرەتای شەڕی داعش هێزی پێشمەرگەی کوردستان ئەو هێزە بوو کە پێکهاتەی کریستانەکانی لە منتیقی مووسڵوانە پاراست یەکەم هێز بوو کە لەسەر بینایی کڵێسەیەک پێم وا بێ خاچێکیان داناوە نمونەیەکی جوانی هێزی پێشمەرگەی کوردستان بوو لە ڕووی موچە و شایستەی دارایی هێزی پێشمەرگەی کوردستانەوە بەردەوام جیاوازی هەیە هێزی پێشمەرگەی کوردستان لەگەڵ سوپای عراقدا بەڕێزت وەکو کاندیدێک کە چوویتە پەرلەمانی کوردستان کاری تۆ چییە بێت یاخود چی ئەەکەی بۆ ئەوەی هێزی پێشمەرگەی کوردستان موچەی هاوتای سوپای عراق بکرێت ئینشاءڵڵا خوا قسمەتی کرد توانیمان بچینە پەرلەمان ئەبینە داکۆکی کارێکی سەرسەختی هێزی پێشمەرگەی کوردستان لەگەڵ پەرلەمانتارە هاوسۆزەکانی پێشمەرگە کوتێکی بەهێز دروستکەین بۆ تەجهیز و تەسلیحی هێزی پێشمەرگەی کوردستان و هاوتاکردنی موچەی پێشمەرگە لەگەڵ سوپای عراقی چونکە ئەمێ ئەم شتە بڵێم کەس وەکو سەردار لە کەم و کورتی پێشمەرگە تێناگا خۆیان ئەم ڕاستی ئەزانن من شەو ڕۆژ هەمووکە لە کاتی نخۆشی و ناخۆشی لە خزمەتیان نابووم گوێشم زۆر لێ ڕاگەتون لە معاناتی یەک لە معاناتەکانیان تێ ئەگەین ئەبینە داکۆکی کاری سەرسەختی هێزی پێشمەرگەی کوردستان پێشمەرگەمانە لە ڕێگەی دەوام تووشی ڕووداوی هاتوچۆ بووە بەشەیت حساب ناکرێت پێشمەرگەمان هەیە لە ناو سەنگەرەکە لە کاتی شەڕە جەڵدە لی داوە زەختی بەرز بووە کێشەی هەبووە کۆچی دوای کرد بەشەیت حساب ناکرێت پێشمەرگەمان هەیە کارەبا لی داوە بەشەیت حساب ناکرێت پێشمەرگەمان لەو ڕێگات کەمەندان بووە ساوی کەمەندامەکەی بۆ ناگە خاننشینی بۆگرێت هەوڵە دەین ئەو یاسایانە بگۆڕین بۆ یاسایەک کە لە قازانج و خێری ئەوانەیە بێ بەڵێ بەردەوام موچەی هێزی پێشمەرگەی کوردستان لەم دوو مانگەی کە ڕێککەوتنێک لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عراقی هەبوو بۆ ئەوەی موچە و شایستە دارایەکانی هەرێمی کوردستان بدرێت هێزی پێشمەرگەی کوردستان علامەتی ئیستیفامی لەسەردانرا بوو کە پێیان وابوو کە بەشێکی زۆر بندیواری تێدایە بەتایبەتی لەلایەن حکوومەتی عراقەوە پێیان وابوو کە
هێزی پێشمەرگەی کوردستان حەقیقی نیە ئەو ناوانە وەهمین پێت وانییە ئەوەش بیانوویەک بوو بۆ ئەوەی لە ڕێگەی هێزی پێشمەرگەی کوردستانەوە ئاژاوە لە هەرێمی کوردستانە دروستکەن بەمە بەست موچەی هێزی پێشمەرگەی کوردستان نەئەدرا لەلایەن حکوومەتی عێراقەوە هەر کەسێک هەر وڵاتێک بوێت لە هەر وڵاتێک بدە سەرەتا لە ڕووی هێزە سەربازیەکانەوە لە ڕووی هێز سەربازە چکە هێزی سەربازی پارێزەری شکۆی ئەو وڵاتەیە ئەگەر هێزی سەربازی بە دڵێکی ئارام و بە بێ کێشە توانی پارێزگاری لە سنوورەکان بە دڵنیا بە هیچ دژمنێک ناتوانێت شکۆی وڵاتە بژێنێ هەرچەند سواز بەخوا هێزی پێشمەرگەی کوردستان شکۆی زۆر لەوە گەورەترە لەوانەیە گلەیشم لێ بکرێ بڵێن خەڵک دەستێری بەڵام من چونکە هاو سەنگەر و هاو پێشمەرگەکانم لە خزمەتیان نابووم بە دوومان و سێمان موچەکانمان دوا کەوتووە لەوانەیە پێشمەرگە هەبوو بێ شتی ماڵی فرۆشتوی هاتۆ بۆ ڕێگا و تەنازولی نەکردووە ئەوان ئەیانەوێ لێدان لە هەرێمی کوردستان لە لێدان لە پێشمەرگەوە دەست پێ بکەن بەڵام خەیاڵیان خاوە هێزی پێشمەرگەی کوردستان لەناو حەشدی شعبیە بە سەدان هەزار بندیوار هەیە ئەفغانی هەیە لوبنانی هەیە یەمەنی هەیە سووری هەیە ئێرانیش هەیە کە بودجە و موچە و شەیدانیان لە وڵاتێشتر شەید دەبێرێرە شەیدانە و موچیان بۆ دابی نەکرێ ئەمە بۆ ئەمە جێگەی پرسیارە ئەیانەوێ بە ئێمە بڵێن ئێوە خەڵکتان لە سووریا و ئێرانەوە هێناوە نانەخێر ئەو برایانەمان لە ڕۆژهەڵات و لە ڕۆژ ئاوا و کە لێرەن وەکو پەنابەرێکی سیاسی ئەوە نەش ڕێز و شکۆی حکوومەت دەگرن داوایان لێکراوە دانیشت و بەرامبەر بە سنوور بەزاندن نەکرد ئەوەشیان بە قسە کرد کەواتەوە هەمووی تۆمەت و قسە هەڵبەستنە بۆ پارتی دیموکراتی کوردستان و بۆختانە بۆ ئەوەی کە بیکەن بە بیانوێ بۆ ئەوەی موچەی هێزی پێشمەرگەی کوردستان نەدەن بێگومان مانەوەی هەرێمی کوردستان و شکۆی هەرێمی کوردستان بەندە بەمانەوە و سەرکەوتن و شکۆی پارتی دیموکراتی کوردستان و سەرۆک مەسعود بارزانی کاک سەردار بەشێکی زۆر لە هێزەکانی ڕکابەری پارتی بەردەوام کەوتونەتە ژێر ئەو بۆچوونە یاخود ئەو تەوژمە سیاسی کە باس لەوەکان حکوومەتی عێراق حکوومەتێکی فریاد ڕەسە حکوومەتێکە کە موچە ئادات ئەمنیەتی هەیە خزمەت گوزاری هەیە ئایا بەڕاستی ئەمە وایە؟ وەڵاهی بە بۆچوونی من وان نییە و هەر کەسێکیش حەزەکە بزانێەوە وان نییە نە پاسپۆرتێ و نە ڤیزەیەوێ بچێ هەفتەیەک لە هەر شارێکی عێراق ئەو پێی وایە بەڵێ لوبنانی پێشوە نەک لوبنانی ئێستا چکە لوبنانی ئێستا وێرانە کە ئەو پێی وایە هەموو شتێک دابێت باشە هەفتێک دەڕۆژ بمێنێتەوە ئەو کاتە بابێتەوە بزانە وەکو من و ئەم ساڵەکانی من خاکی پیرۆزی کوردستان ماچ ناکە لە خێوانیە بەڵێ هاوپەیمانان تا چەند هەماهەنگن لەگەڵ هێزی پێشمەرگەی کوردستاندا زۆر هەماهەنگن لە ڕووی مەشق و ڕاهێنان لە ڕووی چەک و ئەسلحە و عیتاد و سیارەی گول لە نەبڕ و تۆپ و زۆر هاوکارمانن بەڕێزت وەکو کاندیدێک کە چوویتە پەرلەمانی کوردستان بۆ کە سوکاری شەهید کە سوکاری شەهیدیش بێگومان کەسێکی ئازیزیان لە سەنگەرەکانی هێزی پێشمەرگەی کوردستانە لە بەرگریکردن لە خاکی پیرۆزی کوردستانە لە دەستداوە شەهید بووە بۆ کە سوکاری شەهیدان بەرنامەتان چییە پلانتان چییە وەکو خۆت وەکو پارتی دیموکراتی کوردستانیش پێم وابێ پارتی دیموکراتی کوردستان هەوڵی زۆردا و زۆر پرۆژە و خزمەت گوزاری کردووە بەڵام وەکو منیش بەداخەوە من زوربەی زۆری شەهیدەکان بێجیاوازی بیر و باوەڕ برا و هاو سەنگەر بوون بەیەکەوە من ئینشاء الله ئەگەر توانیم بچمە پەرلەمانی کوردستان داکۆکی کار و هاوکاری سەرسەختی بنەماڵەی سەربەرزی شەیدان و کە سوکار و کوڕ و کچەکانیانە بم بەڕاستی نەبوو نابێ و ناکرێت پێشمەرگەیەک شەهید ببێ کوڕەکەی حەماڵی بکە یا لە شوێنێکی باش وەرنەژیرێ پێویستە کارتیان بۆ بکرێت بۆ کە سوکاری سەربەرزی شەیدان چکە پیرۆستترین شت خوێنە کە ئەوان داویانە لەوە زیاتر چی بکە لە پەرلەمانی کوردستان بەبێ گومان بەبێ دوودڵی هەوڵەدەم چونکە من یەکێک کە سوکاری شەیدەکانە ناسم یەکێک ئەچمە خزمەت کە سوکاری شەیدەکان و دەستی دایکە شەیدەکان ماچەکەم بەبێ جیاوازی مەسەلەن ئەمە یەکێتیە پارتیە حەسکە ناشتیوانە لای من شەهید شەیدی کوردستانە
پیرۆزە لەسەر سەر و لەسەر چاوە. کاک سەردار ماوەی بەرنامەکان بەرەو کۆتایی ڕوئەگەرەوەکو دوایین پرسیار ئاراسی بەڕێستی بکەم هاوڵاتیەک کەسێک کە مافی دەنگدانی هەیە لە هەرێمی کوردستان بۆچی دەنگ بدا بە سەردار شەهید کوێخا ڕەسوڵ مالومەیی کاندیدی ژمارە 37 لەسەر لیستی پارتی دەنگ نەدا بە کاندیدێکی تر هەر لە لیستی پارتی بۆچی دەنگ بە تۆ بدات؟ بۆ من جیاوازی نییە. من داوا ئەەکەم گرنگ ئەوەیە هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەنگ بدەن بە لیستی ژمارە 190 پارتی دیموکراتی کوردستان بۆ پارێزراوی قوارەی سیاسی هەرێمی کوردستان. لە دوای ئەوە دەنگ بدەن بە هەر کاندیدێکی تر بۆ من زۆر جێگەی گومان نییە، جێگەی ناخۆشینە پێم خۆشە. بۆ من ئاسایی و یاساییە من و کاندیدەکانی تر خوشک و برا و کەسوکار و ڕۆڵەی ئەم وڵاتە و ئەم خاکەین. کەواتە دەنگدان بە لیستی ژمارە 190 پارتی دیموکراتی کوردستان دەنگدانە بە زامنکردنی ئەمنیەت و ئاسایش و پارێزگاریکردن لە قوارەی هەرێمی کوردستان. بێگومان. زۆر سپاس بۆ بەڕێزت دوای وتت ئەگەر شتێکت هەبێ زۆر سپاس دەکەن کاتی بەرنامەکەمان بەرەو کۆتایی ڕات. زۆر سپاس بۆ رادیۆ تەلەڤیزیۆنی سلێمانی بۆ کاکە بێسوون بۆ ئەو هاوڕێیانی پشتی کامێرە دەستخۆشیان لێ ئەەکەم. من وەکو سەردار شەهید کوێخا ڕەسوڵ مالومەیی ئەگەر بچمە پەرلەمانی کوردستان بڕیارە دەم پەڵێن ئەدەم بەخوا و بە کەسوکاری سەربەرزی شەیدان و پێشمەرگەی قارەمان چۆن لە سەردەمی باوکی ڕەحمەتی ما خزمەتکار و خزمەتگوزار بووین و لە سەردەمی خۆشما لەوانەیە براو ڕەفیقانم ئەو شایەتیە بدەن کە بچووکە خزمەتکار بووم لە پەرلەمانی کوردستان ئەم بەڵێنە بەخوا و خەڵکی کوردستان دەم هەمان خزمەتکار و هەمان کورتپەرۆر و پارێزەری خاک و ئاڵا و خاک خوێنی شەیدان و کوردستان بین ئینشاءڵڵا. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز سەردار شەهید کوێخا ڕەسوڵ مالومەیی کاندیدی ژمارە 37 لەسەر لیستی 190 پارتی دیموکراتی کوردستان. سپاس بۆ بەشداریکردن بە هیوام لە پەرلەمانی کوردستان ببینینەوە. بینەران و بیسەرانی ڕادیۆ تەلەڤیزیۆنی سلێمانی تا بەرنامەیەکی دیکە بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ.